ڕوبەڕووبوونەوەی بیر و کەلتوری نامۆ بە خەڵکی کوردستان و بەرگریکردن لە داڕمانی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردەواری و دژایەتی گەندەڵی و نادادی لە ئەمڕۆدا بۆ تارکێکی بنەڕەتی لایەنە ئیسلامیەکانی کوردستان هاوکات جەخت لە پتەوکردنی پایەکانی برایەتی نێوان حەزبە ئیسلامیەکان جا لە هەر ڕەنگ و زمانێک بن دەکرێتەوە. ئێمە خۆمان هەمومان ئەزانین کە ئێستا کەسانێکان کە کار لەسەر خلۆلکردنەوەی ڕەوڕەوەی ئەخلاقەکەن ناو کۆمەڵی کوردەواری ئێمەیە بۆیە پێویستە و ئەرچی سەرشانی ئێمەیە ئێمە ئیسلامیەکان بە تایبەتی و مسلمانان بەگشتی بەر بەو هێرشە بگرین بە یەک ڕێزیمان بە یەک وتاریمان بە یەک ئامۆژگاریکردنمان بۆ ناو خەڵک و جەماوەر ئاگارکردنەوەی جەماوەر لەو هەڵمەتە دژ بە ئیسلام مسلمانانی کە هەیە و بە حەقەت ئەمە داواکاریی هەموو مسلمانانە کە پێویستە ئیتر ناکری ئەم پەرتەوازەیە پێویستە وردە وردە مسلمانان یەک هەڵوێز بن یەک گفتار بن یەک ڕفتار بن بۆ ئەوی بتوانین لە جێگەمان دیار بێن ناو کۆمەلگا لەبەری ئاتە ئەوها پەرتەوازە بین ئێمە جێگە دەستمان دیار نابێ. ئەزانی هێرشێکی دڕندانە سەر ئەخلاقەیە ئێمە زانین شیرازەی کۆمەلگا خەریکە وردە وردە دەستکاری شیرازی کۆمەلگا تێکەچێ ئەوەیە هەر حیزبە کوردستانەکان بە تایبەتی حیزبە ئیسلامی کوردستانەکان ئەتوانن دەستکاری شیرازی کۆمەلگا بکەن و بتوان جای پتەوی کەنەوە ئەو ئەخلاقە ڕەسەنە کوردەواری کەوا بۆ نمونە ساڵەهای ساڵە کورد فەخرشانە زەی پێکرێت توانێت حیزبە ئیسلامیەکان ئەگەر پەیوەندەکان زیاتر پتەوکە زیاتر بێزکرد ئیسلاحێکی مجتەماعی زیاتر پیادە بکەن. سەرباری ڕاجایی لە هەندێک لە پرسە سیاسیەکاندا بەڵام لایەنە ئیسلامیەکان جەخت لە پاراستنی تەبایی و برایەتی نێوانیان دەکەنەوە وەکو بنەمایەکی نەگۆڕی کارکردن و مامەڵەی هاوبەش. ئەم تەباییە لە کۆبوونەوەی ئێوارەخوانێکی نێوان 5 حزبی ئیسلامی کوردستانی و عێراقی کە لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە کەرکووک سازکرا جەختی لەسەر کرایەوە. بنسبەت ئێمە کە پێمان دەوتێت حزبە ئیسلامیەکان ئێمە خوای گەورە جل فی علا جارێ لە قورئانە ناومان بە ئێمەی دەرێت ناومانی ناوە برا ئینەمە المؤمنون ئیخوە. ئەو دایرە ئیخوەیە کە ئەڵڵا جل فی علا کە شایەتێکە و ئەڵڵا جل فی علا لە ئاسمانەوە لە سەروی عەرشی خۆی دایەتی بۆ ئێمە مسلمان لەسەر زەویە ئەوە لە دایرەی حیزبەکە گەلێ گەورەترە. ئەو دایرە گەورە واسعە ئیشەڵای قەت تەشکی ناکەینەوە. بۆیە ئێمە وەکو علاقەی خۆمان لەگەڵ مەسەلەن برایانی مەسەلەن کۆمەڵ یان برایانی یەکگرتوو برای یەکترین یەک ئامانجمان هەیە یەک دینمان هەیە یەک هەدەفمان هەیە. بەتەکید قورسە لە برای تۆ خاصە لەم ساحەی عێراقی ئەم هەموو سیاسە و پارە و ئیتر گەندەڵی تۆ چەندێک خۆت بپارێزی لێ و ئەوەندەش موهیمە کە لەگەڵا پەیوەندیان بە قوت بێتن کە چەندێک بە قوت و چەندێک تۆ خۆت پاراست ئەوەندە خەڵکی ئەم ڕۆژتە خەڵکەمی بێزار لە حزبە سیاسەکان کەوا دەسەڵاتیان بەدەستە بەڕاستی وانە ئەمڕۆ بەڕاستی زەرورە ئەم حزبە ئیسلامیانەش عینی خۆیان بپارێزن لە گەندەڵی لە هەموو شتێک و زۆر زەرورە و هیوادارم حتا ئەو حزبانی ترش کە دەسەڵاتن چاونم حزبانە بن کە پێکەوە بن. لە ماوەی ڕابردووشدا هەوڵەکان بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان حزبە ئیسلامیەکان زیاتر بوون. هەمان کات سەرجەم لایەنە ئیسلامیەکان هاوڕان لەسەر داکۆکی لە ماف و قوتی هاوڵاتیان و بەرپەرزدانەوەی ستەم و نادادی وەکو ئەرکێکی ئاینی و سیاسی هەر لایەنێکی ئیسلامی. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.